لیژنەی ئامادەکردن و دابەشکردنی زەوی و یەکەی نیشتەجێبوون بەسەر کەسوکاری شەیدانی شەڕی داعش و کەسوکاری ئەو شەیدانەی لە ماوەی ساڵانی ڕابردوو بڕیاری پێدانی زەویان هەبوو لەگەڵ پێدانی زەوی بە زیندانیانی سیاسی کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا دوایین ئامادەکاریەکان سەبارەت بە تەواوبوونی یەکەی نیشتەجێبوون و زەوی خرانە ڕوو. بڕیار درراوە قۆناغی یەکەم لە ئایندەیەکی نزیکدا ئەو زەوی یەکە نیشتەجێبوانەی تەواو کراون دابەش بکرێن. 1658 لە شەهید فەرمانی ئەویان هەیە زەویان پێ بدرێ بەڵام بەهۆی کەمی زەوی یا ئیفراز نەکردیەوە جەختمان لەسەر کردەوە و لەلایەن بەڕێز وەزیری شارەوانیەوە فەرمانی جارێکی تر بە بەڕێوەبەری گشتی و سەرۆکی شارەوانەکان کرد کە لە ماوەیەکی دیاریکراوە بتوانن ئەو زەویانە دابین بکەن و ئەوانەشی کە ماوە نزیکەی 6280 شەهید پێویستە کە زەوی فەرمانی بۆ دەرکرێەوە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە هەوڵداین و بەڵێنیان داوە لە ماوەیەکی نزیکە فەرمانەکانیان بۆ دەرکرێت. شارەکانی هەولێر و سلێمانی یەکەی نیشتەجێبوونیان لێیە کە ژمارەیەکی زۆر شوقە لە خۆ دەگرێت لەگەڵ تەواوبوونی خزمەتگوزاریەکان دابەش دەکرێن. لە ناوچەکانی دیکە گەر شوقە نەبێت ئەوە زەوی لەلایەن شارەوانیەکانەوە دابین دەکرێت دەدرێت با کەسوکاری شەیدان. سەبارەت بە شوقەکان کە کاریان لەسەرکرا و ئامادەکراوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەنها ئەو ماوە خەدەماتەکانیان تەواو بکرێ و دەست بکرێ بە دابەشکردنیان. ئەوی ترکەوا شوقە نیە لەو شوێنانەی زەوی بەسەر خانەوادەی شەهید لەسەر بەرزەکان دابەش بکرێ ئەوە بوو لە زاخۆ دوهۆک ئامادەکاری تەواو کرایە زەویەکان ئامادەیە و لە قۆناغی قورعای و جێبەجێکردن و پێدانی زەویەکانە. هەریەک لە وەزیری کاروباری شەهیدان و ئەنفاڵکراوان و وەزیری شارەوانی و گەشت و گوزار تاکیدیان لەوە کردەوە سەرجەم کەسوکاری شەهیدانیەکەی نیشتەجێبوون یاخود زەویان پێدەدرێت و سەرجەمیان سوودمەند دەبن. ڕاشیان گایان دوای تەواوبوونی ڕێکارە یاساییەکان قۆناغ بە قۆناغ زەوی و یەکەی نیشتەجێبوون بەسەر کەسوکاری شەهیدان دابەش دەکەن. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.